سڵاوتان لەبێ بەڕێزان. طبعاً بە خۆشحاڵیەوە ئێمڕۆ وەزارەتی خوێندنی باڵا گۆڕانکاریشی باشی لە ئەو ناوانە کردبوو کە پێشتر هاتبووەوە، واتە زۆربەی قوتابیان جێگەکانیان گۆڕانکاری بەسەر هات، وەکو وەزارەتی خوێندنی باڵا بڵاوی کردەوە نزیکەی سەروی 30,000 قوتابی جێگەکانیان گۆڕانکاری بەسەر هاتووە. ئەمەش هەواڵێکی خۆش بوو، دەرەجە باش دابەزیوە، لە هەندێک قسمتان نزیکەی 3 دەرەجە دابەزیوە، لە هەندێک قسمیش 2 دەرەجە و 2 دەرەجە دابەزیوە. بەڵام لە بەشە بەرزەکانی وەکو کولی توب و پزیشکی ددان و سەیدەلی و ئەوانە زۆر بەکەمی دابەزینی تایە کراوە، معدەلەکانیان بە بەرزی ماوەتەوە. بەڵام بە خۆشحاڵەوە طبعاً هاتۆتە 99 ئەسنان هاتۆتە 98، هەروەها بەشی سەیدەلەش با بڵێن پزیشکی دەرمانسازیش هاتۆتە 97.714 کە ئەمیش تا ڕادەیەک کەمێک لە خەمی قوتابیانی ڕەواندەوە، هەرچەندە هێشتا 100% بەدڵی هەمولایەک نییە. بەشەکانی دیکەش بۆ نمونە پزیشکەکانی بەشیان با بڵێن کۆنمریان لەسەرەوە بوو، ئەوانش دابەزینیان بەخۆیانەوە بینیوە نزیکەی دەرەجە نیوێک تا نزیکەی 1.3 دەرەجە دابەزین هەبووە، هەتا بینە خواردتر و زیاتر دابەزینەکان دەرکەوتووە لە هەندێک بەژۆکوتم تا 3 بۆ 4 دەرەجەش دابەزیوە، کە ئەمە بەڕاستی هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ هەموو لایەکمان. ئینشاءڵڵا قوتابیان گەیشتونە بوو بەشانێک کە دڵخوازی خۆیانە. بەڵام لێرەوە حەزم کرد هەندێک وردەکاری هەیە ئاگاداری بن بۆتانی ڕوون بکەمەوە. یەکەم ئەوانەی کە جێگاکانیان گۆڕاوە، ئەوە ڕاستەوخۆ ئەسنە جێنوویەکان دەست بە معاملاتەکەن و ناوی خۆی لێ دێن و ئیشی خۆیانەکەن. ئەگەر حەزیان بە دابەزاندن هەبوو، ئەوە گرینگە سەرەتا خۆیان بکەن بە تەڵەبەی ئەو شوێنی کە ناویان لێ هاتۆتەوە. پاش ئەوە لەو ڤیدیۆیەکی ئێمە دوێنێکە ئامادەمان کرده بوو بۆ شێوازی پڕکردنەوەی فۆرمی دابەزاندن، ئەتوانن سوودی لێ ببین و دابەزاندن بکەن. پێویستان بە هیچ شوێنێک نیە، ئیشی 2 دقە تا 5 دقەیە، تەنها تا زانیاریەکان پڕەکەیتەوە و هەموو معلوماتەکانیش زۆر ئاسانن. چۆن بزانین لە چ بەشێک ناومان دێتەوە یان چۆن بەشەکە هەڵبژێرین، ئەلبەتا چینە سەر سایتی ڕێگەی زانکۆ، کۆدەکەمان لێدەین لە بەشی سەرەوە کە لاکێشەیەکی سوورە پێمان دەڵێت بۆ ئەوی بزانی کۆنمرەکەت لە شوێ وەردەگیرێت، بەشێک هەڵبژێرە، ئەستە سەر بەشی دڵخوازی خۆت دیارەکەی بزانی ئایا کۆنمرەکەت وەرەگیرێ یاننا، ئەمجا دابەزاندنی بۆ ئەەکەی. ئەمە ئەلبەتە یارمەتیەکە بۆ قوتابیان ساڵانی پێش و دەبایە بچونایەتە تۆمارەکان لە زانکۆکان بۆ ئەوەی پێیان بڵێن ئایا قسمەکە وەریانەگریانە. بەڵام ئێستا لە ماڵەوە بۆ خۆت ئەتوانی قسمێک دوان تاسییان دەستنیشان بکەیت، بەڵام تەنها بۆ یەکشان ئەتوانی دابەزاندن بکەیت. یەکێ دیکە لەو بابەتانەی کە گرینگە با بڵێن ئەوانەی کە ناویان پێشتر هاتۆتەوە و بەشەکەیان بەدڵ خۆیانە، بەڵام ئێستا جێگاکەیان گۆڕاوە. هەروەکو لە ڕاگەندراوەکەی وەزارەتی خوێندنی باڵای ئاماژەی پێکرا ئەو کەسانە ئەتوانن بچن خۆیان بکەن بە قوتابی شوێنە نوێیەکەیان و ڕاستەخۆ دابەزاندن بۆ ئەو بەشە بکەنەوە کە ئەیانەوێت و ئیشەڵا لەوێش وەرەگیرێن. ئەمێنێتەوە سەر ئەوانەی کە ناویان لە هیچ شوێنێک نەهاتۆتەوە تا ئێستا، ئەوان چی بکەن؟ یان ئەوانەی کە فۆرمیان ناردووە و نەگەیشتۆتە وەزارەت، ئەوان چی بکەن؟ یا باسی بە کورتی باسی ئەوانەش کراکە هیچ فۆرمیان پڕ نەکردوتەوە، بەڵام هیچ ئاماژەیەکیان بۆ نەکرد ئەتوانن فۆرم پڕ بکەنەوە یاننا. بەڵام ئەوانەی کە ناویانە هەتا ئێستاش هەر نەهاتۆتەوە بەهۆی ئەوەی بەشەکانیان زۆر بە بەرزی هەڵبژاردووە، هیچ بەشیشیان هەڵنەبژاردە نزیک کۆنمرەکەیان بێت، یاخۆت هەڵە هەبووە لە پڕکردنەوەی فۆرمەکەیانە، یا ئەوەتانێ هەر کۆنمرەکەیان وەری نەگرتووە، با متابعی زانکۆلاین بکەم بزان ئێستا ناویان هاتۆتەوە یاننا. ئەگەر دیسان هەر نەهاتبووە، ئەوە سەردانی تۆماری یەکێک لەو زانکۆیان ناکەن، یا پێش ئەوەی بڕۆنە تۆماری زانکۆکە. بە هەمان شێوە لە ناو سایتی ڕێگەی زانکۆ ئەچەن تەمەشای ئەو لاکێشەیە کە هەڵیان بژارد، قسمێک دوانسیان بۆ خۆیان دیاری ئەەکەن کە کۆنمرەکەیان وەری ئەگرێ و دڵخوازی خۆیانە، ئەگەر بە ناچاریش بێت، بەڵام دڵخوازی خۆیانە و ئەیانە بچن لەو بەشەیە بخوێنن، ئەوە ئەچن تۆماری ئەو زانکۆیی کە بەشەکەیان تیا هەڵبژاردووە. بۆ نمونە ئەگەر لە پەیمانگەکان یان لە کۆلێژە تەکنیکیەکان بێت، ئەبێ سەردانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەشی تۆماری گشتی بکەیت. ئەگەر لە زانکۆی سلاحەدین بێ، ئەبێ سەردانی تۆماری زانکۆی سلاحەدین بکەیت. ئەگەر لە زانکۆی سلێمانی بێت، سەردانی تۆماری زانکۆی ببورن سلێمانی ئەەکەی. ئەمانە هەر هەمووی ئەچیت لەوێت تەقدیمی خۆتەکەی لەبەرەوەی سیستمی زانکۆلاین جارێک کە بۆ قوتابیان کاران نابێتەوە تا خۆی بەش هەڵبژێرێت. بەڵام وەکو یارمەتیەک ئادمین هەیە لەو شوێنانە، کۆمەڵی کەس دانیشتون ئەتوان بەشی تازەت بۆ هەڵبژێرن و یارمەتی دەرتەبن بۆ ئەوەی ناوت لە بەشێک بێتەوە کە دڵخوازی خۆتە. ئەلبەتە ئەمە ئەو خاڵانە بوو، ئەو شتانە بوو کە حەزمان کرد لەگەڵتانە باسی بکەین بۆ ئەوەی ئێوەش سوودی لێ ببێنن پوختەی ئەو کۆنگرە ڕۆژنامەوانەیە کە لە
وەزارەتی خوێندنی باڵایە کرا ئەم شتانەی گرنگ سەبارەت بە تەڵەبەتیایە بوو تەڵەبەکانیش ئەتوانن قوتابیانی خۆشەویست خوێندکارانی خۆشەویست دەتوانن سوود لەم زانیاریانە وەربگرن و بەو شێوازێکی ئەیانەوێت قسمێکی تازە یان ئەوەتانێ ئەو شوێنانێک کە دڵخوازی خۆیانە هەڵی بژێرن ئەگەر ناوێن لە هیچ شوێنێک نەگەڕابەوە. ئەمە زانیاریەکان بوو کە لە لای ئێمە هەبوو حەزمان کرد ڤیدیۆیەکی لەسەر بکەین بۆ ئێوەشی استفادەی لێ بکەن و هیوادارین هەموو قوتابیان بتوانن سوود لەم گۆڕانکاریە وەربگرن و بتوانن ئەو بەشانێک کە دڵخوازی خۆیانە ئینشاءڵڵا بەدەستیان هێنابێت. ئینشاءڵڵا لە شوێنی باش و لە بەشی باشە ئەتان بینینەوە لە داهاتووی ژیانتان ناسوود لە بەشەکانە بینن کە ناوتان تایە گەڕاوەتەوە. لێرەشەوە پێتان ئەڵێن لایک و کۆمێنت سابسکرایبی کەنالەکەمان لە یاد مەکەن. هەروەها ئەو هاوڕێیانەتان کە ئێستا پۆلی شەشن واتە پۆلی دوانزەن یا پۆلی یازدەن کەنالەکەمانیان پێ بناسێنن بۆ ئەوەی ئەوانش بتوانن سوود لە کەنالەکەمان وەربگرن و بتوانن بۆ ساڵی داهاتوو ساڵانی داهاتووی خۆیان بەرنامە و پرۆژەی خۆیان هەبێت بۆچی ئەخوێنن چۆن ئەخوێنن چ بەشێک باشە و کۆنمرەی بەشەکان چۆنن تاوەکو زانیاریەکیان هەبێ و بەپێی ئەو زانیاری و داتایانی کە لەلایەنە ئەوانش بتوانن زانیاری وەربگرن و پرۆژە و بەرنامەی داهاتووی خۆیان دابڕێژن. هیوامان سەرکەوتنتانە سوپاستانەکەین.